گوڵزارخان دەستان خۆش بێ من شتێکیشم ملاحەزە کرد جاری وا هەیە لە خێزانەوە هەمومان هەمانە کێشە دروستە بێ مەسەگە مناڵەکە و لە مەکتەب لە باخچەی ساوان شەڕی کرد لە مناڵێکیە مناڵێ لێیە بە گریان هاتەوە یاخود هاتن شکاتیان لێ کرد ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵم ڕەفتارانەیە کرد کاک دکتۆر من و باوکیشی لەسەر ئەوە ڕێکەوتین بە هیچ شێوەیە مناڵەکانمان لەسەر شەڕ و تۆڵەسەندنەوە هان نادەین مناڵی بڕۆ تۆڵی لێ بکەرە و کوڕی باوکتی بۆ گریەیت و خۆتۆ ژنیت و زعیفەنی هەندێک دایک باک بەداخەوە هێن لە جیاتی مناڵەکان فێری لێبوردەییکەن بڵێ با بە عەفویکە وازی دەبێنە لێ دوورکەوەرەوە یا مەسەلەن بۆ نمونە بە باوکی ئەڵێن یا شتێک ئەچێ فێری شەڕیەکات ئەڵێ بڕۆ تۆڵەی خۆکەرەوە بڕۆ ئەوەی لەگەڵا بکە بەڵێ بۆ نمونەگەر لە مەکتەب شەڕی کردای هاتەوە باسیە کرد من پرسیارم لێ کرد یەکەم جار بۆی بزانم خەتای ئەمەیان خەتای ڕەفیقەکەیەتی ئەگەر خەتای ئەم نەبووە تەلەفۆنمە کرد بۆ قوتابخانەکە بۆی ئەو قوتابیە ناچارکەن بێت داوای لێبرنی لێ بکات چکم ئەم لای خۆی ژری کۆمەڵاتی دەرونیەگەر هەیان بێ لەگەڵ مامۆسا لەگەڵ مامۆستاکانەوت مەسەم مناڵ فڵان مناڵ قسەی بە کوڕەکەمان دو قسەی بە کچەکەمان وتووە بەڵێ بۆی جارێکی تر تووشی کێشە نەبێتەوە لەگەڵ هەم ئاگادار کرێتەوە کامە غەڵەتە دووەمیش بێ داوای لێبوردنی لێ بکات ئیتر وردە وردەوای لێکەین ئەو ڕەفیقانەی کە خراپە هاوڕێتی نەکا لێیان دوورکەوێتەوانێ ئەگەر کارێکی بڵین سوچە مناڵەکەتان داوای لێبوردنی نەکرد نەچوان وتی بە قسە ناکەم وەڵام من داوای لێبوردنی لێ ناکەم کەم جار گوێی لێگرین پرسیاری لێکەین بزانین خەتاکە لە کوام لایە یان ئەبێت دەستنیشان بکرێت کە سەبەبەکە چییە یەکسەر ڕاستە و خۆ لێ بێت و ئەوە نا مەگەر مناڵێ هاو وتی مناڵەکەتان یەکسەر زلەی لێ نایەن بەڵێ یان قسەی پێ بڵێ بیشتێنیتەوە لە ناو ڕەفیقەکانیان قسە بە یەکتری ئەڵێن مەسەلەن مناڵە گەورەکە سوتفا ئەگەر لە مناڵە بچووکەکە با بچووکەکەی درۆیشی بۆڵە بەستەیە ئەڵێ وام کردە بۆی بەلیانی بە دەستان خۆش بێن دەدایک ڕێگە چێ مناڵە گەورەکەتی ئەگەر خەتاشی بوو بێ لە بەرچاو ئەوانە لێمان نەداوایان لی تووڕە نەبووینە هاتووینێ ناومانەتەوانەیەکی بی قسەمان بۆ کردبووی جارێکی تر ئەو کارە دووبارە نەکاتەوانێ باشە کاک سالارجیان خۆ دەزانی سزا و پاداشت لە دنیا و قیامەتە هەیە یعنی مناڵ بێ گەورە بێ بێ بزانیم کارە باشە یا خراپ ئەگەر باشەکەی کرد تەشجیعکرێ و هانەیرێ بۆی لەسەری بەردەوام بێ و دووبارەی کاتۆ بێ بەخوو ئەگەر کارە خراپەکەشی کرد ئەکیت دەبێت لێپرسینەوەی لەگەڵ بکرێ ئێوە بە چ شێوەیەک مەسەلەن لەگەڵ ئەم مناڵانەیە مامەڵەتان کرد لەگەڵ ئەم سزا و پاداشتا بە شێوەیەک ئێسا ینی هەز ناکەی حاقت بن هەز ناکەی شەڕانی بن هەز ناکەین زۆر ڕفتاری جوانم تیابینی من ڤیددیۆکان کەم بینی ڕاستی معجب بووم لە خێزانی کوردە دایک و باوکی کورد بەم شێوە مناڵەکانی بەم شێوەیە دەرچێ وڵاکات تۆ لە نێو مناڵەکان کاتێکە کێشەیەک دروست دەبێ باست کرد ینی دایک شێر باسی کرد کێشەیەک دروستە بێت ئێندانشێنین بزانین خەتاکە چییە؟ نەک لەوەی کە ئەم وتی خەتای ئەوەی تر بڕۆی دەهپڕۆسێنی بۆی کلی بی یا ئەو وتی خەتای ئەوە بیت ئەم سزابی یان چوزام تۆڵەیەکی لێ بکەیتەوە ئێمە زیاتر قسە لەسەر چی ئەەکەین لەسەر مناڵەکان کات سات ئیشکردن لەسەر ئەوەی کە ئێمە گەورەترین عقوبەی ئێمە بۆ مناڵەکان چییە؟ ئەوەی کە ئەیکەیت ڕۆژانەیەکیە ئەم ڕۆژانە کەمیەکەینەوە تەمەیەکێکە لە سزاکان لە یەکێکە لە سزا قورسەکانیان یعنی بۆ نمونە ئەگەر ڕۆژێ کە گەورەکەیان لە 2000 3000 تێناپەڕێ ئەگەر 3000 هەبێ سزاکەی ئەمەیەکە لێی ببڕین پارەکەی لێ ببڕین پارەکە چەندێکە لێ بڕێ ڕەنگە 1000 دینار بێت چوزانم بە پێی قورسی ئەوەی ئەو کارێکە کردوێتی لای گەوراکەین ئەم کێشەی تۆ ئەوەیە ئەبێ وا بکەی ئەبێ ئەمە بکەی لە هەمان کاتە بە داوای لێبوردنکردن ئێمە ئەو سزا مادیەکەمەی کە ڕۆژانە ئەیانێنێ بۆ یەگەڕێنەوە داوای لێبوردنەکە کێشەی نامێنێ هیچ مشکلێکیان نامێنێ و دەستەکەنەوە ملی یەک و هیچ ئەشکالێتێک نامێنێ ئەو کاتە ئێمەش لیان خۆشە بین چکە هەروە بە ئاسانی لە مناڵەکەی خۆمان خۆشێ لە ڤیددیۆکانەوە لە ماڵ و کامێرەتان هێندێک ماڵی تر کامێرەدانێ حەزەکە بۆی سوێنی ڕاتە دەرەوەی شوێنەیە دزێشتەوە لیچێک لە کامێرەکانە کە سێ خۆتان وتان حەزەکەی سیکەن عقوبەی مناڵەکەتان نابوو لە گۆشەیەکەوە کورسیەکتان بۆ دا نابوو لەسەر ئەوێ دانیشتە بوو بێ بەشتانکەی بە لە چالاکی لە هیچتریانە مەسەن ڕووی لە دیوارەکە و پشتی لێوە کردبوو ئەمە لە پەروەردەیە هەیە ینی زۆر جار ئەم شێوازانە ئیشەڵامە لە داهاتووە کۆمەڵی دایک و باوکی ترێنین ئەو شێوازە پەروەردەیانە چییە کە دروستن پێویستە لەگەڵ مناڵە هەم بۆ پاداشت و هەم بۆ سزاش بەکاری بێنن قسەی لەسەرەکەین